سڵاوتان لەبێت. هاوکات لەگەڵ ناڕزاییەکان و خۆپیشاندانی خەڵکی ڕۆژهەڵاتی کوردستان، کۆماری ئیسلامی ئێران تۆپبارانی هەرێمی کوردستانی دەست پێ کرد. بەرپرسێکی حکوومەتی هەرێمی کوردستانیش زانیاری ئاشکرا دەکات. بە گوێرەی و زانیاریانی ئاشکرا کراون ئەمڕۆ شەمما کوێستەنەکانی بربزین و هۆڕنی و چناوچێکی دیکەی سنووری نەحیستیدەکان لەلایەن کۆماری ئیسلامی ئێرانەوە بە چڕی تۆپباران کراون. لەوبارەیەوە ئیحسان چۆلەبی بەڕێوەبەری نەحیستیدەکان بە میدیای پارتی ڕاگەندووە کاتژمێر 3:25 خولەکی دوانیوەڕۆی ئەمڕۆ تۆپخانەکانی ئێران بە چڕی کوێستانەکانی بربزین، گۆڕی سایە و کوێستانی هۆڕنەی تۆپباران کردو تا ئێستاش تۆپبارانەکە بەردەوامە. ئەمە لە کاتێکدا ئەمڕۆ لە شاری هەولێر دەیان کەس چوونە بەردەم بارەگەینەتەوە یەکگرتوەکان و پاڵپشتی خۆیان بۆ کوردانی ڕۆژهەڵاتی کوردستان دەربڕی و یادداشتێکی ناڕەزاییان پێشکەشی نەتەوە یەکگرتوەکان کرد. ئەمڕۆ شەممە 24 نوێی 2022 دەیان چالاکوان و داکۆکیکار لە مافی مرۆڤ لە شاری هەولێر خۆپیشاندانێکیان لە بەردەم بارەگای نەتەوە یەکگرتوەکان ئەنجامدا. ئەوەش وەک پشتگیریکردنی مافی ڕەوای گەلی کورد و مافی ژنان لە ڕۆژهەڵاتی کوردستان. بەپێی زانیاریەکان چالاکوانن و خۆپیشاندەران خەڵکی باشوور و ڕۆژهەڵاتی کوردستان بوون و یادداشتنامەیەکیشیان پێشکەشی نەتەوە یەکگرتوەکان کردووە. تۆپبارانەکەی دوانیوەڕۆی ئەمڕۆی ئێران لە کاتێکدایە دوای کوژرانی ژینە ئەمینی لە 16 ئەم مانگەدا لەلایەن پۆلیسی ئێرانەوە خۆپیشاندان لە زۆربەی شارەکانی ئێران و ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکردووە و شەوی ڕابردووش دوای گرژیەکانی نێوانیان بەشێکی هەر زۆری هێزە ئەمنیەکانی ئێران ناچار کران بچنە دەرەوەی شاری شنۆ لە ڕۆژهەڵاتی کوردستان و خۆپیشاندەرانیش دروشمی مەرگ بۆ دیکتاتۆریان وتەوە لەگەڵ چەند دروشمێک بۆ حیزبەکانی ڕۆژهەڵات.